بینەرانی خۆشەویستی پرۆگرامی کانگای ژیان سلااوان لەبێت ئەم جارێش هاتووم کە گوندێکی زۆر جوانتان پێ بناسێنم بە ناوی کۆنەشاولێ. ئەم گوندا ئەگەر پرۆگرامی پێشوو یا پرۆگرامەکانی پێشووتان دیبێت گوندێک ڕۆشتم بە ناوی شاولێ، بەڵام ئێستا هاتوومەتە کۆنەشاولێ. کۆنەشاولێ و شاولێ هەر یەکێکن ینی یەکیان گرتووەتەوە، بەڵام چون زۆرن و ئاوا بەشی سەر و خوارویان لێ هاتووە بۆیە پیاڵن کۆنەشاولێ. ئەمیش هەر وەکو تەواوی گوندەکانی تر بژێوی ژیانیان لە ڕۆی ئاژەڵداری و کشت و کاڵەوەیە. ئەڕوانێتە دوودانە گوند بە ناوی بایزاوا و گەڵوان کە سەر بە شارە جوانەکەی نەغەدەیە. جا هاوڕێم بن با بڕۆین ناو گوندەکە و دانیشتوانی بناسێنین. فەرموو. السلام عليكم. باش ممنونم سلامت بی. تۆ چۆنی؟ داشم ئینشەڵڵا تەمەند درێژ بی. نەوەتە یان نەوەمە بەڵێ کوڕی یان کرد؟ ئی کوڕم ئی کوڕمە بەڵێ. باشە ئینشەڵڵا خوا حەفزیکەم. چێکەتان زۆر فێنک و خۆشاوە لە بەرزای شایەت ناودی لێوە دیار. بەڵێ هەرە وەڵا خۆشە الحەمدولای هەدیەکە چندەیەکی خۆش و عالەمێکی الحەمدولیلا زۆر باشی تێدایە. کوڕ بۆ خوا. الحەمدولیلا اختیلاف نییە لە نێودی زۆر پێکەوە سەمیم و باش و الحەمدولیلا. باسی مزگەوتم بۆ بکەم بزانم ناوی ئێرە چییە؟ هەر یەک مزگەوتی هەیە یان نا؟ هەرە وەڵا هەری مزگەوتێکی هەیە، یعنی ئەوەی کە ئەنگۆژگەی بوونەوە دیوی ژنانە. هەڵبەتە بە شەرع دەڵێن دەبی نابی بەوێ بڵێ مزگەوت، دەبی بڵێ دیوی ژنانە، دی سەرخۆشی ژنە. مزگەوتی ئیشاوەلەیە و تێشی تقریبان وەڵا هەوڵە نیزێک بە 170 ماڵ بووە لە هەن بڕە کەم بوونێتەوە چون دشاری تقریبان 135 ماڵ 136 ماڵ حدودەن ئەوەندە دەبیارەوەن. باشە کۆنەشاوە لێوانە ینی ئاوا بە دوو بەشە کە بەشێکی حەزت بکەم کۆنەشاوەلە لە خوارەوەی دی قەبرستانێکی لێ کەدیم وا دەڵێن کۆنەشاوەلە ئەوێ بوو. ئارەوەڵاوە لەبەر دێگەڕێ دەچی بۆ لای چۆمی ئەلەوەیە قەبرستانی لێە بەوێ دەڵێن کۆنەشاوەلە هیچ کەس کۆمەژی نەکردوون. هەر خەڵکی ناودێکە پێکەوە. ئارە وەڵا الحەمدولیلا خەڵکی نێودی. ئارە وەڵا باشە ئینشەڵڵا لەشتان ساغ بێت. مەسەڵەن زستانی هەیە نامان ئەو خشتە کولەن یەو دیواری هەموون دەنێک بردوۆتە ژووی سەر لە نوێ بەهارێژ وەختی سازکردنیە سەر لە نوێ کولەنمان هێناوەتەوە دەدێ. بەخاتی وەی کە هەوا و سەرما لێی نەدا و نەتەقێ لە دەریە هەتاکو وەختی سازکردنی دووبارە هێناوم نەتە دەری و دێل هەم لە بە کۆمەژی عالەمیەوە ساز کراوە. ئەی بەناوشتتان بۆ یان هەر خۆتان کاری بە نەوشتە زانن؟ ناوەڵە بە نامان هەبوو بەنان لە نەقەدەی ڕاهێنا بوو. هەڵبەتە وردەکاریکیش بخۆن دەتوانی بەڵام بۆ دیواردانەکەی ئارەوەڵا لەوێنێنەوە دەنا جۆشکار و مەسەر ئەوەی ئەو منارانەی دانەوە هەر خەڵکی دێی بووە داینەوە هەم ماڵی لە خانەیە. السلام علیکم. باشی خاڵێکە؟ قوربان بە چۆنی باش؟ بادانیشم لێرە ئەڵێن منداڵە بێ بە گۆچانی دەستوانە. بەڵێ منداڵتەیە؟ بەڵێ نۆکەرێکی چومەیە. یەخواخوا حەفزیکە. چەند ساڵی تیسە لەکوێ؟ وەڵای لە نەقەدەیە شغڵی مکانیکە. ئەی ژنی نێناوە؟ نەوەڵڵا. ئەی باشە بۆ ژنەکە بۆ نێناوە بڕیار بە کچێکی جوانی بۆ بێنە لێرە. ئەوەش خوددا بەنسیبی نەکردەوە خوارد بەنسیبی کرد بۆی دێنم. باشە ئێستا جوانی سەوای ئەڵەن نا ئێمە خۆمان انتخابمان کرۆ. ئارێ وەڵا بۆیە نانین زەماوە دێ بۆیە ناکەین ئەگە بە خۆیان نێنی زەمانیان بۆ ناکەین. ئەرێ ڕاستەکەی ئەنا بەدڵی نێوانە ئەڵە من نامێنە. باشە خوا حەفزیکە ئیشەڵڵا بووکێکی باشە بە نەسیب. سەلامەت بیا خوا زۆر مەمنون.
سپاس دەکەم. زیێوری ئەو مزگەوتەیمە و بەڵێ. 6 ساڵە ماڵم لێرەیە و هەدی خانەوادەم هەم لێرە بەنجام گەیاندووە و هەر ژنەکەت خەڵکی ئێرە بوو؟ ناوەڵی ئاڵیاوێ ئەی خۆشت خەڵکی شوێنێکی تر بووی؟ ئەس خەڵکی ئێرە بووم بەوەلەدی خەڵکی ئێرە بوومە. ئەی چۆن بوو لە شوێنێکی تر ژن تەناوە؟ والله جاوە خداوای بەنسیب کردوم ماڵم لێرە بوو لێ ئەوە خداوای بەنسیب کردوم هێناومە. باشە ئینشەڵا هەمیشە بەردەوام بن. باسی کارەکەتم بۆ بکە بزانم مجێوری چۆنە، چیەکەن، زەحمەتەکانتان چۆنە؟ دەبێ پاکوە خاوێنی بکەی بێداشتیکەی و ئەلجەت دەکەم بیشوێەوە و ئەدی پێڕا بگەی و شوشەی بشوێەوە وەدی ئاوە ئەوانە نەیدی لەش ساغ بەخوا. ئەی نێوانت لەگەڵ خەڵکەکە چۆنە؟ وەڵڵای خەڵکەکە بەکەی پێم نیوان لەگەڵیان خۆشە زۆریان خۆش دەوێم دەهێت. باسی ئەو ڕۆژە تایبەتانە بۆ بکە وەک بڵێن ئەگەر خوای نەخواستە سەرخۆشیەک بێت یان ئیشەڵا هەمیشە لە خۆشییا بن جەشنێک بێ شتی وا بێ چۆنە جەشن و سەرخۆشی جا سەرخۆشی و جێژنە ئاوایە مەسەلە لەگەر مردووەک من حەزت دەکەم لە مزگەوتێدا دەنیشن و سەرخۆشی بۆ دادەنێن دوو ڕۆژان و حەزت دەکەم جێژنەش 27 قوربان 27 ڕەمەزانە قوربانێ دەکەین و جێژنەی دەکەین و ئەدی هەرابێتەوە ئاوا لەنە وانە چێ دەکەین. باشە ئەو کات کە تەمەنتان کەمتر بوو باشە هەر لێرە مەجۆر بوون وانیاش هەر لەو کاتەوە هەر لەو کاتەوە نێرم زێر و باشە ئەو کات لەوانە بوو کە بۆ پارشەوانەگەر خەڵک بۆ خەبەرکەن بەو تەپڵەزلەکان هەیە بە گۆچان لێن یان هەر نەبووە دەستگایە ئێستا نا پێشتر 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 هەبوو کاریواتە کرد چیتەوە خەڵکەوە خەبەرەکە وەڵاوە خەبەر جااو دەمێگە ئەلە تو دەڵی کابرا فانۆسی دەبێت دوو لە سەرمانی دەچوو هەڵدەستا دەکوی کاکە هەڵسەبنەوە ڕەمەزانە و ئەوە پاشێوە و بە ڕۆژوو دەبین و ئەو وەختیاوە بوو ئەمەڵان هەموو دەستگایە هەر خۆت بانگەی نە مامۆستاتان هەیە بەڵێ بە هەمان بۆ مەعلمان ماوە مامۆستاکەمان ڕۆی وە ئەی مامۆسای ترتان بۆ دێ ئیشەڵا بە نەزەر ئینشاءڵڵا بێ لە چۆرا بۆتان دێ وەڵڵا جارە مەحلومەینی نازانم یعنی خۆ وانییە کە خۆتان بڵێن لە فلانە شوێنەوەشە مامۆستامان بوو بێت ئەما بۆمان دێ ئینشاءڵڵا. مامە گیان سلام عەلەیکم باشی شکر خاش دەکەم ماندوو نەبن دەست خۆش بێ زەحمەت نەبێ ناوی شەریفت با بزانی ئەمن جەلالە مینی ئاوای شاوەلە کار و شغڵ و پیشەتان چیە کاگە جەلال؟ وەڵڵای کاری شغڵەکەنەوەیە خۆم دەکولدا کەشاوەرزم شۆڕای دێشم زۆر باشە پس هاتوین بۆ لای کەسێکی باش شۆڕای دێکە لە خزمەت تامە زۆر سپاس دەکەم قەلبە ساغ بە ئیشەڵڵا. باسی خەڵکی ئێرەم بەو کە بزانم شۆڕا لە ناو یەکدانە گوندا کاری چیەکات لەگەڵ دەهیارە فەرقی هەیە یان نا؟ کاری دێهیاری شارەداری دیە بەڵێ کاری شوراژ بەسەر ڕاگەیشتنی دێهیار و دەوروبەر و مەزرا و ئاژبوونەوەی خەڵکی و دەستێکنانی خەڵکی زۆر باشە. ئەی ئەم شۆڕایانە یان دەهیارەکان کی هەڵیەبژێرە لە ناو خودی خەڵکەکە یان نا کەسێکی تر هەڵیەبژێرە؟ شوراکان خەڵک هەڵان دەبژێرێت بەڵێ انتخابات دەکرێت لەگەڵ ڕئیس جمهوری دێهیاری شوڕا تایید دەکات کە سێ ڕۆژ شوڕا هاتە سەرکار فۆرمێکە دێهیار دێنێ و شوراش تاییدی دەکات قبوڵ دەکات. زەحمەت نەبێ ئەوم پێدا ئەو بۆ کەس لە دەورنیایسە بۆت پڕەکەم باشە خەڵکی ئادێ دەنگم دێ ئەرەوەڵا دێ خەڵکی ئاوایی وەرنە دەرێ من و چەرچی هاتوین لەیلا لە پرۆگرامی کانگای ژیانەوە وەرنە دەرێ زەحمەت نەبێ وەرە دەرێ
ئەرە زەحمە دەبێت دەرگاکە بەسە باشی خواهش دەکەم زۆرم باشی خۆش بسلامانی سپاس دەکەم زەحمە دەمێت یەک سەر ڕوت کە کامەراکە ئاوە ئەوە کورتە بەڵە کوڕمە وابی هێڵی سەڵا دابزام لە تۆ چێ وەڵا لەوانەیە ئەرێ لە خۆمەچی خوا حیفزی کای سەڵا ناوی چییە وەڵا ئەشکان ئەشکان شاری کوردی ئەزانی داوەرە وەرە دەرێ ئافرین چیت پێیە وەڵا میوەم پێیە میوەت پێە کوڕەکەت هەڵوچە خەریکەوە بۆیە وتم وەرە وەرە چۆن یەشکان باشی باشی باشم دابزانم زەحمە دەبێت ئێوەش ڕوتان لە کامێرا بێ زەحمە دەبێت ڕوتان لە کامێرا بە هەردووکتان وەرە تۆش وەرە پێشێ ئاوەها دەزانی چاو لە باوکتە چێ ها چاو لە باوکتە چێ چاوە ڕەشە لەدایکتە چی یان باوکت نازام ئەچی بۆ مەدرسە پۆلی چەندی ها کلاس چەندێکی یەک یەکی دەی باش ئەی پێت خۆشە لە داهاتوودا ببی بەچی ئەشکان خۆشە بێتێک گەورە ها پۆلیس پۆلیس بۆ حەزەکەی بێتە پۆلیس پۆلیس چ دەکەی گەر بیوە پۆلیس جەریمەیان دەکەم چی جەریمەیان دەکەم ئەیسە خۆشە پۆلیس بێ بابە جەریمەکە بەم جەریمە ناکەم فەرموو چیت پێە وەڵا میوەم پێ هەموو شتێک لەکوێ هێناوتە لە نەقەدەوە بۆکانۆ یان پیرانشار لە نەغەدەوە هاتووم بۆ ئاوای شاولە باشە هەر سەردانی عێراقی یان ناتەوای گوندەکانی وەڵی ناوڵا و گوندانی دەورە بەریش دەچم کوێ زۆر خۆش حەسابترا وەڵا لە دێهاتەکان وەڵا ئاوای گەڵوان وانە باش دێ باشە ئەی میوە چیت پێە وەڵا هەموو شتێک خەیار باینجان شووتی و خرچە و دەی لێ تەکڕانی تر وایە بەڵێ هەر ئێوە دێن یان چەرچی تریش دێت بەخوای بەس ئیدیکەش دێن ئەمیش زۆر دێم و ئیدیکەش دێن یەک دوویەکی دیکەش خۆت خەڵکی نەغەدێ بەڵێ مەهمانی وەک من ئەلبەتە تۆ دەمێکی هات لێرەوانی هاتوچە ئێرە زۆرەکەی بەڵێ کەوایە پێکەوە دووکمان مەهمان بەڵام ئەمان لەوانن وایتر بووم بە خۆمانە هەرێ وەڵا دەی باشە ئەی کەس بۆ نایەت با بزانین ئەو ژنانە بۆ نایەن لەسەرێ بووی لەسەرێ بووم لەسەرێ هاتبوونی لێرە ئەگەر بڕۆیتە ناو دێ پێم وا بێ خەڵک بەڵێ لەوێ زۆرتر دێن بەڵێ ئەی چوالەت پێە چم پێ چقالە بەڵێ ئەویشم پێ باشە با بڕۆینە پشت ماشینەکەت بزانین چیت پێە وەرن با بڕۆین شووتی پێ و تەماتە کیلۆ چنە کەماتە وەڵا کیلۆی 3000 ئەی شووتی شووتیش وەڵا 2000 باشە ئەو شووتی و ئەوانە ئەو شتانە وەکو کاڵک شووتی یان هەڵوچا ئەوانە لەکوێ کڕی وەڵا لە تەرەباری نەغەدە دەکڕم ناناشۆخیەکەم ئەوە تا خستومەتە بەر پشتونەکەم بەڵام بخوا سێدانە بوو ناشۆخیەکەم لەشە ساغ بە ئیشەڵڵا دەی زەحمەت نەبێ بڕێ تا خوارە بم بە باشە من هەرا لە پشتە دانیشم دەست خۆش خواهش دەکەم زۆرم لەشە ساغ خواهش دەکەم دەستین خۆش بی زۆر سپاس دەکەم دادە چۆنی سلامت بی مەمنون باسی سلامت بی بە قوربان باشی سلامەتی زۆر سپاس دەکەم ئەو تۆنگەی چی بێت وەڵا شیرم بۆ ماڵەیە نابوو باشە خۆیان شیریان نییە وڵا وڵاغیان نینە نەمەڕیان هەیە نە مانگا لایان نینە ئەی ئێوە چیتان هەیە مانگامان هەنا ئەی مەرتان نییە ناوەڵا خزمەتکردنی کامیان قورسە مەڕەکە یان مانگاکە وڵای سوزامەت گوە چیەکەن هەرێ وڵا هەرێ وڵا ئەی ئەو کچە چکۆلادا وەرە بە وەرە وەرە چەند جوانە ناوە چییە کانی ناوە کانیە ناوەکە چەند خۆشە خەجاڵەتی کێشەکەی نایژ نییە خۆت شیرەکەیانە دۆشی مانگاکانیان کەسێک هەیە یارمەتیت بە
والله بۆ خۆشم و دوودانە هێوەرژنیشم یەک ڕاینا هەرسێک ماوەڵاغمان ڕاگرتوون هەرسێکتان لەسەر یەک ماڵن یان نا نا جوداینا فقط وڵاخەکانمان پێکەوەنە باشە قەت بۆ کێشەشتان پێکەوە بێت شەڕ و قسە و نازانم بەجار جار دەبێ هەم کاس بەڵام واژنا زۆر ڕاستەکەی وەڵامە زۆر باشە شکر بۆ خوا پێکەوە بووین جودا بووینەوە 20 ساڵ 20 ساڵ بووم لەو ماڵە بمەوان کێشیان هەژدەیەکیان 15 ساڵ والله زۆر زۆرە ژنی ئێسەوانین ئەوە ناتوانن پێکەوە ناوەڵا ئەمانە ماڵم بۆ ڕادەخەنجا دەچن زوریان ئەرە بەخوانە شەڵامیشە بەردەوام بن باشە بۆ شیرە چی دروستەکەی وڵا پەنیری دروست دەکەین و شیرە ژەوڕۆن و ماست و دۆکڵی و چوزانم هەموو شتیش پێ دروست دەکرێ شیرش چۆن دروستەکەی شیرێژ دەکێ مازدەی ژێنی ڕۆنەکەی لێ دەگری و کە شیرە کڵۆنێ دەبێتە شیرێش باشە مەشکەی بڕقیتان هەیە یان لەو قەت چەرمودار و گاڵۆنمان هەبوو بەڵام لە ماڵە بابم لێرەنەوە هەر مەشکێ بڕقینە بوو ماڵباب لێرن نەوەڵە لە گەڵوانێنە ئەها لەگەڵوانە زۆر نزیکە پێم بە پیادەش بچێت توانی بڕۆن ئەتەکەی بەڵام زۆری دەچێژە ئێندەش دوورنی بۆ سوورەتی ئەرێ زوو سەردانیانەکەی ئەرێ وڵا دەچمەوە زوو هەفتەی یا دوو هەفتە یا مانگ بە مانگێ جارێک دوزار دەچمەوە باشە ئێرە خۆشترە یان گاڵوان وڵای گەڵمان بووم فەرق ناکە بەڵام گەڵان خۆشترێدی وانێ ڕاستەکەی بنیام لەکوێ گەورە بوو بێ دایکواکی لەکوێ من هەرەوەی پێخۆشەوە ئەرێ وڵا بە باشە بەردەوام بیشەڵە زۆر سپاس دەکەم خۆشبی زۆر سپاس دەکەم سەر چاومە گۆش سەر ئیزنت خۆشبی زۆر سپاس خۆ حافیزە بێ ماندوو نەبن باشە ئەوە بۆ خزاویە باش دیتێڵە بە قوربانزم باشیش کرد بێەوە باشە ئەوە کچتە بڵێ ئەی ئەوەیان ئەوش کچی منە باشە خوا حەفزیان کە چۆن پاتۆڵتان کردێتە پاتان و وەڵام من ئاوا بە لیباس کردو لەوێ خەریک بوو بکەوم ئەخیش دەکەین لە بووە لێرە لەشتان ساق بە ماندوو نەبن زۆر فێنک و خۆشە و ئاوە ئەی ماشەڵڵا چەند ئاوی زۆرە ئەوە کە زۆر و زۆر خۆشە ئەمیشە لێرە هەرچی هەبێ لێرە دەشوێنی و ئاوەکە خۆشەوە ئیسرافی ناکەم سەر لە ماڵە شێرەکە بەنادێن لێرە ئاوەکەوش بە خۆڕای بڕۆ لێرە شتەکانی خۆمای لێ دەشوێن و ئەم ئاوە هین کوێ هینکانی و شتێ شاخیە دێتێرە کانی هەیە هین کامە شاخە ئەوەی پشتەوە مڵایدا ئەمە نیگەرەمەنی ئەما لێرەوانێکم کردو زوازم کردووانێکە ئەمە بە بووکی هاتوو ئادە ئەم بەلەندی ئێرە نیمە هین کوێی وەڵە ئی میراوی نەقەدەیمە میراوە دوورە بێرەوە دەکەم نەقەدەیە باشە تۆ ئێرەت پێ خۆشترا لێرە بە دنیا هاتووانە بەڵێ یا شاری ماڵ دای گەورە ناو معلوم ئێرەم پێ خۆشترە لێرە گەورە بووم ئێرە خۆشترە و لێرە زندگیم کردەوە ئەی ئەوێت پێ خۆش خۆشە ناخۆشنە بەڵام ئێرەم پێ خۆشترە لێرە دایکیشە ئەوەی پێ خۆشترا دایکم شایدیش بەڵام معلومە باشە ڕاستەکەی باسی ئێرم بۆ بکەم بزانم قەت بوو ئاوا دەرو جیران پێکە و گشتان بێکۆ بن چوزان فەرش بشۆرن موکت بشۆرن جاری بە بم سندەیە کەفتەیدا 16دانە لێرە شتۆ زۆر بۆ خۆش 16 فەرشمان 16 فەرش لەشتان ساغ بە ئەی فەرش و شتەی مزگەوت لێرە شۆرن بەڵێ لێرە دەشوێرێن هەموو لێرە دەشوێنێن خۆش بیدیباتەوە ماڵە خۆش باشە پیاویە هێستا یەک باری ئێرە ئەوەکەیشی بودی سەناوەکەی هاتوتەوە جارێکی ئیشکیش بوو 1 ساڵی ئاون نەبوو ئەی باشە پیاوەکانی یارمەتیتانەیە ناڵەکە پیا بۆ یارمەتی شوانە پیان خۆشە زنکارەکەی وام بکەم بەڵام ئەوە ڕاستەکە پیان خۆشە نییە کە دێنەوە بۆ ماڵەڵەنەوە ماڵەکە بۆ پیسە و نازانم چیەکە بۆ وایوانە قەتمان ناڵە بەڵام مثلەن بۆ بازەکارێکمە کۆمەکیوی دەکەین بەڵامەوەنا ئەرێ بازێ لە پیاوەکانەڵم نییە کە دێتەوەڵێ ئەشە نانەکە حازر بێت چێشت و نانەکە ماڵەکەش تەمیز بێ وەلێ باشی لێزانم باشە ئەمیش نامزەد مێت بە قوربان پیرۆزت بێ نامزەدیە لێرە نامزەدە کردووە نا لە خورینجی خورینج بەڵێ کوێیە دوورە بێرەوە پەس لەکەم پەسوێ نزدیکەری ئەی چۆن بوو دات پێ دایکی خۆمە ئەرێ منوارە نەوەی تزم
مانو نەبن بەس ئێوە باشن زەحمەت نەبێ وەرە نێرە ئەوە تەواوە زەحمەت نەبێ وەرە ئێرە سپاسانەکەم ئەوە خەریکی چین ئەو خەک بەرداری دەکەین بە تەمان شەڵە هەڵ و کاتێ چاکەین باشە ئەو هینە ئەوەڵەشێ چی لێ بکەی ینی بە بێڵاستنەکە یەکسەر ینی یەکسەر سەربانەکە یەک سەرا خەک بەدای دەکەین دەبی ئەو پێشەگڵەکەی لا بەرین دارەکان لەبەر دارەکان دەنا بێڵمکانی چاتە لای بەرێەوە ئامنی شەواڵم ینی بە بەخاتی دارەکان لەبەر خاتی دارەکان ئەوەی لا دەبین و تەنا ئەو بێڵمەکانی کە بۆ ماسانترە کەم باشە ژێری ئەوە وەکو ئەوە دارەوانە ئەرێوەڵە ئەی ئەتانەوێت نوێی بکەنەوە سەربانەکە نوێکەینەوە لەسەر بەخشتی سوداینینەوە باشە ئەو دارانە کۆنە نیە مەگەر عمری دارێک چنێکە بێ نابێ ئەوەزیکەن ینی هەر قەویە وەکو جانان ئستحکامی هەیە یان نەوەڵ نەیماوە ناوەڵای خاصەتی خۆی دەستداوە هیچی نەماوە هیچ باشە ئەی بۆ ئەوەزی ناکەم خۆ تازە زەحمەتەکە کێشن ئەزەوان خەک بەردای دەکەی خلاصیکە شەواڵم ئەوانەش فڕەیەن خاگوراکە هەموو هاتڵە سوێنین ئەوە لۆدێرێکی دێنین لەگەڵ دوو ماشێنان دوو کۆمپلێسان دێنین خاک بەدای دەکەی دادێنینەوە بە ئاسنی ئەی خۆڵەکەی بن هەمووی فڕەدای هەموو یەکجامی خلاص دەکەین ئەی بن بۆ ئەوێ خۆڵشتەکەی لە ڕاستی ئەی دارەکەیتان لەکوێ کرد وڵای لە شما کردوە دارەکەی هەمی زۆر قەدیمە دارەکە وردی دەکەین بۆ چادرە بۆ فعالەی بینە مەزرایە ئەوە ئەو دارە تازانەوە ئەیکڕن لەکوێ ئەی هێنن وەڵا لە نەغەدەی لەمیان دواوێ لە پیران شای لەوانە بەڵ چۆنە قیمەتەکانیان چۆنە ینی یەکدانە تەنەدارێن بچنێ ئەو دارە ئەوڕۆ گرانە ئەوڕۆ جووتی وڵات 150,000 جووتی قەدیمی جۆڵا هەرزان بووە 150,000 داری چیەشێ لە سەربانەکە دابنی دەبی داری ڕایز بێ داری ڕایت ڕای چییە ڕایت ئەو ڕایز ئاو دارە بووین دەگەورە ڕادیو ئەو داری ڕایزە ڕایز نەبێ جواب نەداتەوە هەن دارەبی جواب نەداتەوە داری بی داری بی نابێت دادی ناوە داری ئەی داری گوێزوشتە نابێ داری جۆزی نابێ دارێک نەبێ دەبی وەک مامە بە کورد دەڵێن چنار بێ چنار داری چنارەشێ ببێت ئەوە چنارە ئەو دەکەماوە لێوێ ئەو چنارە بینیم ئەوە ئەو چنارە ئەو دەبێ تەنایەک دار جواب نەداتەوە دادیە سلام علیکم ماندوو نەبن ئەمە ڕەهین چەند ماڵە پێنج ماڵ وەی وەی باشە لەشتان ساغ بە ئیشەڵڵا ئەی ئێوە کابانی ئەو ماڵانن وانە ئەی ئەمان جێکان زۆر خۆشەوە دانیشتون بۆ خۆیان دیارە هێزیشی زۆرە ملی ئەو مەڕانە ئەگرێت وانە باشە بۆچی ئەم دانیشت ئەی بۆ خانمەکان دانانیشن نەفەرێکتان ئێمە ناگیرێ بووە باشە کێوکەی دۆشە ئێوە لەم لاوەی دۆشن نەفرێکی تریش لەو لاوە ئەی بۆچی لەبەر ماڵ خۆتان نایدۆشن لە گەورەکانی خۆتان خرپەتەنێت جێبەجێ نابێ دەبێ دو سێ ماڵ لێگڕاب ئەی من بۆ هەواروشتە ئەریاڵات چینە چۆستانە چەند وەخت بە چەند وەختیان بن کەیانە ئەڕۆن چەندێک لەوێ مێنەوە پێ شەو هەر لەوێ گشتان ئەڕۆن ئێوە هەر شیرەکانە دۆشن یان ناپیاوەکان خۆیان ئەی دۆشن هەر ژنەکاندایان دووشین پێشە دەکەن و سەربێرێ دەگرن و ئەی وەختێ ئەو شیرانە دۆشن هیچیان بۆ ناخوێنن ناوەڵا بەخڵە ناوەڵا بزانم توێ گیان و نازانم مەشکێگە مەشکێ بژێنێژ ئەلحەم لای مەشکەی ناژێن هەر پەنیری دەکەن ئەی شیرەکە یەکەن بەچی هەڵا دەکەین بە پەنیر باشە چەرچی شتە دێ لە تام بکڕە یان شیر دوو بە کەسی نایەن بۆ خۆن زۆرین بۆیە هەر بەشی خۆن دەکا بەشی بەخشی نییە و باشە تا خلاص دەبین ماسی ئەمە خۆشترە ماسی مەڕ خۆشە یان ماسی مانگا لای مەڕی بەڵە لەوانەیە وا بڵێن بە کارداوە ئەی بڕی نابڕدرێ بەخۆی واژ نییە وەڵامان جوانی شەدی ئەمان بە چەقۆی ماسقەت نەبراوە ئەمان جوانی شەدی لێی مانگای هەر جوانترە بە کەسچی دەیشتێنە ناوە نیاڵن ماسی گامێش ئەڵێن زۆر توندا ئەوە کاردی لێوێ ناڕێ بڕێ وەلێ سفتە کابان دەگۆڕێ دێگە کابان جوانی هەوێن کاری ئەڵای مەڕیژاوەیە
باشە کەشکوشتەشی پێلێنن ئەریاڵا گەر بزۆر بێ کەشتی دەکە مەشکەی دەژێنن لۆرەک پەنیر کەرا ئەوە هەمووی دەبێ گەر چیرەکە زۆر بێ ئەم تەخت و کۆشکە خۆ دروستە کردووە بەڵێ بۆیان دروست کردینە بۆیان دروست کردون بەڵێ کێ بۆی دروست کردون ئاو بەکرد سای باشە وەستای باشە بە باشە ئەمە هەر تایبەتە ئەشە هەرچی کەسە بیبێت ئەوە دەبی مەڕی پێدە لە سەردادگەین مەڕی دێت تووشین لە ناو پیاوەکانە فقط تۆ لێرە دانیشی یان نۆبەتیە ناوڵارە من دادەنیشم ئەم هێزی زۆرم ئەمەن فقط دادەنیشم هێزی ئەرێ هێزی پێشکێ ئەو مۆهرانە چیە داوتانە لە گوێشکی مەڕانە ئەو پلاکە ئەو پلاکانە بۆ چییە؟ بۆدان پزیشتیە لەبەر حەزم گرتنێ باشە دامپزیشک دێ سەردان و شتێکە بەڵێ. ئەی دەرزی و شتەکەی چۆن لێن کەشێر ئاوا لێ دەدەین مەسەرەن دێت لێرە داوانشتەکە دکتۆر لێرە دادەنیش و دەرزی لێ دەدا چۆن نەزانن مەڕێک نەخۆش بووە چۆن گرژە و نالەوە ڕێ و ڕادەوەستێم باشە جیاوازی ئەو مەڕانە و سپین لەگەڵ ئەوانەوە سوورن یان ڕەشن چییە؟ بەعزەشی ڕەشە بەعزەشی شین بەشە بەعزەشی سوورە هەموو جوری هەیە باشە نژادەکەیە یان چییە؟ نەژادێتی مەڕێک چەندێکی پێچێ بزێ پێ زمانیش پێدەچێ بەڵێ مانگا پێم وابێ نۆ مانگەوانە؟ مانگاتان هەیە؟ ناوەڵا باشە ئەگەر بزێ کێ بەلایەتی دام پزیشک کوشتە دە یانە خۆتان شارەزان بخۆن شارەزای ئێوە باسی خۆتانم بۆ بکەم بزانم ئەوە سەتڵی شیرەوانی هەریە وەڵی مەردۆشتینێ مەریە دۆشتم ماندوو نەبی تۆشێکی بە ماست و چوزان مۆشتانە هەریە وەڵامیش دەکەم بە ماست و پەنیر و هەر بەشی خۆتانە یان ناتوانێت هەریە وەڵا کەمەر بەشی خۆمانە بە زیاد بێ یخوای شەڵڵا خوا ڕستان بە باسی چێشتە تایبەتیەکانی ئەم ناوچەیەم بۆ بکە بزانم وەڵی جا سوزانم بربەستیاری لێ دەنین و برنج و خۆریشت و شۆربا و قەیسی و باشە نوشی گیانتان بێ بربەسەڵ چۆن دروستەکەن بە ماستی مەڕی خۆشە چۆن من نازانم چۆن پیازی بۆ چا دەکەین و ماستەکەی لێک دەدەین جوان جوان دەیشقێنین و دوێژ دەبارڕۆنی پیازەکەی دەکەین و گۆشتەکەی دەباڵ دەکەین و بربەستێ گۆشتی سوور بێت یان هین مریشک بێ ئیمریشکی خۆشترە هەریە وەڵە دەی باشە ئەی باغوشتی لێ ئێرە هەریێڵا باغیشی لێ زۆر باغی چی لێ زۆرترێرە ینی بەر سێ و جێلاس و قەیسی و هەمووی لێ ئێوە لەوانە هەن کە لەسەر بان قەیسیەکان دابنێن وشکۆ بێت دوای ئەوە بە گێلاسەکان مرەبا دروستکەن کومپوت دروستکەن هەریێڵا قەیسەکەی شک دەکەینەوە لە خۆمان زیاد بدەی فرۆشین و گێلاسەکەی دەکەین مرەبا و شربەتی لێ چا دەکەین وە قەت قەیسی و ڕۆنوشتە لێ ناوە ئەریە وەڵا ئەی قەیسی برنج ئەریێڵایشمان پێ خۆشە مناڵەکان تێخۆن دەیخۆن ئەی مرەبای قەیسی چۆن دروستەکەی وڵای مرەبای قەیسم چانە کردو ئەی مرەبای سێو دەکەینە قاش و دوای شیلەکەی بۆ خەز دەکەین و دەکەینە مرەبە ئەی سێوەکە جیاوازی نیە گەر سووربەنیان زەربێ خۆشە نەوەڵە نانە فەرقی نییە ئەی باشە ئێرە لە ناو بێستانەکانتانە چی هەیە بێستانتان هەیە ئەریێڵە بەنجان و شووتی و خرچە و ئاوە گەسک و هەموو شتێکی دەکەین باسی باینجانەکانم بۆ بکە بزانم ڕۆبشتێ پێ دروستەکەن چۆنە ڕووبیشی پێ چا دەکەین ئەگە زیاد بێدەی فرۆشین ئێوە لەوانە هەن ئەڵەن سێنەوە باینجانمان هەیە دانەیە لە وردەکان
گێلاسیەکان دانێ لە هەراوە ئاسایەکانی خۆمان تەماتە ئاسایەکان دانێ گەڵان وەکو هەرمێ وایە ئێوە هەتانشتیوە ناوەڵە وەکو هەرمێڵەن هەتانە هەمانە ئەی باشە لەو بەیانجانە چکولەکان وشکۆکەی لەسەربان بۆ ناو دۆڵمەوە کەینەوە لەسەر لای لوێنی بۆ دۆڵمان بۆ دستانی چی تر بۆ بەیانجان دروستەکەن جگە لە ڕۆبووەوانە هەڕوو بوو ئیشکی دەکەینەوە وەگە زیاد بەدەی فرۆشین وڵاتی دیکە ئەی هەرڵماسی لە ئێرە ناوەڵای ڕمەستیمان نەکرد ئەی چەوەندە روشتە با چەوەندەری لێ زۆر بە چەوەندەرەکە چی دروستەکەی چەوەندەرەکە دەی فرۆشین هیچ پێ دروست ناکە یعنی هینی ناکەن نایکوڵێنن بۆ خۆتان بۆ زمسانە بابە بریانی 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 باشە ئەو بریانیانەوە لە دەرەی فرۆشن زۆرشی لە دار و خۆش و شیرینە ئەمە ژوای لێ دەکەین چۆن لێنێنەوە ئەمە دە قابڵمەی دەکەین نسکێکی ڕۆنتێ دەکەین و ڕۆن لەسەر حەلادینێدای دەنێن و بخۆی سوور دەبێ وەک بریانی ئەی لەسەر تەنوروشە قەت لێتان دە تەندورێش داوین لە تەندورێش داوین ئەی کوولەکەتان هەیە ئەدێڵا کوولەکەشمان هەیە باش ئاڵێنەوە کوولەکە گۆشتیانە لەگەڵوانەی ترا فەرقی هەیە فەرقی هەیە چۆنە فەرقی هەیە ئەوان دەکەین زۆر دانکەنم مربای کوولەکەش هەیە ئەوی دیکەش دەی کوڵێنین و دە دیزاین دەکەین و سەری دەنین باشیش کرد ممنون تشکر دەکەم سلامتی بە خێر بن سەر چاوم یا ڕەبی بە خێریان زۆر سپاس دەکەم خێر ببینی ئینشەڵڵا لێرەدان شوێ حەسی تۆ یان لە کار بوویتە تۆ ئەتەوێ بڕۆی بۆ کار بۆ کێوە ڕۆی وەڵای خەرشی دیواردانیان بووین ئەی ئێوە بەچی دایانن بە ئاجوروشتە یان و بە سیمانی دادنی ئێستا پێم وا بە کەس نەماوە بە گەڵۆشتە دایبنێ نەخێر کەس نەماوە ئەو بلوکوشتە قایمترەیان ئەو گڵیە واللهی گەڵ ڕێوشێکی سنەتیە ئەوە ڕێوشێکی پیرڕفتەیە باشە ئەو بلوک بۆ هۆڵە باشە بۆ حیبنی بۆ تەویلەی باشە ئەوانە بوانە ئیسفادەیە دەکەین باشە ئەی بۆ ئەیانوت ئەو گڵا لە زمسانانە گەرم بوو لە هاوینانە ئەوە چییە چ خاصیەتەکەی چۆن بووکە لە هاوینانە ساردە و لە ئەو گڵە خاصیەتەوەی هەیە نەفەسی نییە لە دەستانەندا گەرمە مەڕ ئارەقەی پێ ناکە وەلی بلوک نەفەسی هەیە ئارەقەی پێ دەکا مەڕ ساردە دەستانە هاوینێش گەرمە لەبەرەوەی دەی باش خاڵیان زەحمەن دەمێ خۆت بناسێنە من نیوم فتاح پاشان پێ دەڵێن خەڵکی شاوە لەمە مەڕدارین هەرێرە بە شغڵی دامداری مەشغوڵی خوایشەڵا ڕستان با زۆرتری خەڵکی شاوەلەی کۆنە شاوەلە مەڕدارن یان زەمین و مەزرایان ئەکسرەتی زمینی هەیە زمینی کەشاوەرزی زۆرە دیارە زمینی کەشاوەرزیشی زۆرە و دامداریشی هەیە باشە بەهار و پایستان باران وشتەی زۆرە بارێ بەهارش باران چاک دەبارێ پاییزش باران دەبارێ وەلی بەستانیش بەفرەکەی پێندازە لەبەرەوەی ئاوا کێوەوانە ینی تەواوی شاخ بڵیندا بنچیەکەمان بڵیندا ئەگە باران لە مەچلەن منتیقی نەقەدی باران بوو دەستانی لێرە بەفرە ئەوەی سەرسەرێوان بەڵەوەی سەرسەر قەندی لە بەڵە خاڵێکیان کە مناوە سەریم گونداکەم لێرە و دوودانە قەبرستانیتیە ئەوە چۆنا و چۆن ئاواجیاتان کردوەتەوە ئەوە قەبرستانێکم ئەوە بەبیریمەیە ئەو لا خاکی خلاص بگەشتوتە بەردی ئەو مەزبر چوین تەوبەری لەبەرەوەی کە خاکێکی تەوا بووە خاکەیتەوە بگەشتوتە بەردی بۆمان هەڵنا قەندریە داوەچوین لێوەڕ قەبربانی ساڵ قەندنتەوە ئەو خاکەش یەکتار و نیو دو یەکتاری قەبرستان کڕوێتی خەڵک کڕوێتی بۆ قەبرستانی لە ماڵش ئەی وتیان لێرە دوودانە شێخی لێە شەخص شێخ بەڵە شخصش لێ بەبیری منێ و شخصە قەدیمە بەبیری باپیری مەژنیە ناویان چییە لە نێو دێە یەکیانی بابەکە خەزایە یەکشان لەو بەرینی قاسەدینە حیبنی بێژن منداڵن نابێت دەستن بۆ دوعاوشی دەپارڕنەوە بۆ قاسەدینی لێ دەپارڕنەوە دوعان قبول دەبێ بازێک منداڵان دەبێ من ئەویستمەوە پرسم هەر بەڕاست دوعاشیانە گیرێ بەڵێ هەرێ وەڵڵا زۆر ژن چوونە منداڵیان نەبووە ئەلحام منداڵیان هەیە ئەی لەو شخصانە نیە من چوون بۆ دێهاتێک وتیان شەخصێکی لێبوو وتیان ئەما گەر کچێک شوینە کردبێ ئەو بەردی لێبە لە بیستوە هەر شخصێک و بۆ شتێکیان داناوە ئەمیان بۆ حیبنی بێ من ئەلحام بۆ خۆشمان ژنن هەنا ئەلحان لێرە مەسەن دوای نیشانی خۆشیان پێوەیە مەسەن یاری وای ئێرەی نییە یوا خاڵشی لە بەدەنیە ئەگەر لێوێ خوازم مەسەر دەستم بۆ منداڵ شتی
باشە شتێکی قەدیمی تێ بۆم گەڕێتەوە ینی شتێکە بیست بێ لێرە ئێستا قەدیمیش بێ هیچ قەدیمیش نەبێ هیچ کێشەیەک نییە شتێک لێرە ڕووداوێک بەسەر هاتێک چوزانم ئەرێ وەڵا ساڵی هەژنۆدە ساڵ لەوەی پێش سێڵاوێک کات لەو دۆڵە ڕاست سێڵاوەکە هات دوو ماڵی بردن ئەلە هۆی بوو لە ئەوڵی دی ئەوڵ ماڵە دومی ماڵ کولەم بردی ماڵکشی لە ئاخری دی برد بەداخێکی گرانەوە هەژ نەفەر بە سێڵاوێت چوون ئەمە هین ئەم ڕووداوە هین چەند ساڵە وڵی ساڵی تقریبن هەشتا و هەشت ئەدەوانەوە هەشتا و هەش بوو یا هەشتا و تقریبان ینی 10 ساڵ 11 ساڵ بەڵێ باشە هەمووی ماڵەکانی برد نافقە دوو ماڵ هەمووی بردن دوو ماڵ فەقەمانەوە چوار نەفەری برد دوو ماڵ فقط ماڵە چوار نەفەر ێوارە نوێی شەوەنگە سێڵاوەکە هات هەر ماڵەکەی بە هەموو شتەوە برد ئێستا ماڵە لەکوێن هەر دروستیان کرد لەو لە سەریشیان دروست کردەوە ئەوە تایشان ئەو کوڕیوانە ئەی دڵ بناڵە دڵدارت کوانێ خەم پەنیناوە خەم خۆریت کوانێ ئەی دڵ بناڵە دڵدارت کوانێ خەم پەنیناوە خەم خۆریت کوانێ چرکا بە چرکا شەوان بێداری خۆی فێری کردوم ڕسمی دڵداری چرکا بە چرکا شەوان بێداری خۆی فێری کردوم ڕسمی دڵداری ئەم شۆشەواکەم شەوازم دیمە وەلای چێی بەرێم من دڵتەنگیمە ئەی دڵ بناڵە دڵدارت کوانێ خەم پەنیناوە خەم خۆریت کوانێ چرکا بە چرکا شەوان بێداری خۆی فێری کردوم ڕسمی دڵداری بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆشم کۆتایی پێهات هیوادارم بە دڵتان بوو بێت ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتیتان بۆ خوازم خواتان لەگەڵ بەحافیز